فەرقی نییە بە نسبەت ئێمەوە تۆ هەروەکو خوێندکارێکی ئاسایی لێرە دەست ئەخوێنی ئیتر ئێمە لە بابەتەکە کە دەست پێکەین وەکو خوێندکارێکی یەک ساڵە باس دەکەین لا ئێمە گرنگ نییە لە هەر قۆناغێکا بیتۆ ئێمە وەکو سەرەتا دەست پێکەین کە تۆ هیچت نەخوێند بێجا زۆر بەتان لەوانەیە لە مەکتەبی خۆتان کتێبتان بەکارێ نابێت یاخود مەلزەمەی مامۆستایی تر یا هەر شتێک ئێمە لێرە سەرەتا کە دەستمان کردو بە وتنەوەی وانەی کیمیا ئەو کتێبی کیمیایە ڕاستە لە ڕووی تایپ و کوالێت و وەرەقە و شتەوە زۆر زۆر ڕێک و پێکە بەڵام لە ڕووی تەکنیکی و لە ڕووی ڕوونکردنەوەی بابەتەکان و لە ڕووی شێوازی ڕێخستنی بابەتەکان چی پێویستە سەرەتا بوترێت چی دواتر لەوێت تۆزی کێشەی تایە جا لەبەرەوە ئێمە هاتوین ئەم بابەتانەی ناو کتێبەکانمان ڕێک خستۆتەوە چی لە پێشا بوترێت چی زیادە ڕێویە یا هەندێشت هەیە زۆر نابێ بە کێشە بۆکو پرسیاری هەڵبژاردن چونکە ئێستا ئێوە چەند ساڵە لە 2014ەوە ئەم بابەتانەی ئێوە بە شێوەی هەڵبژاردنە ئێمە زیاتر تیشکە خینە سەر شێوازی پرسیارە هەڵبژاردنەکان بابەتەکان چۆنەکەین بە پرسیاری هەڵبژاردن چۆنیێتەوە تۆش چۆن وەڵامی ئەدەیتەوە کە بتوانی لە ماوەی 3 سەعاتە 50 پرسیاری هەڵبژاردن کاتەکەی تەواو بۆ تەرخان بکەی لەبەرەوە ئێمە بەو شێوازە هاتوین بابەتەکەمان ڕێخستۆتەوە لە ناو نامیلکەیەکە لە ناو کتێبەکان ناومان ناوە چی مەلزەمە هەر لەبەر خاتریەوەیە کە تۆ بابەتەکان کوتکرێتەوە پوختکرێت ئاسانتری بۆ تۆ تێبگەی لە بابەتەکە دەگەین هیچ مەبەستێکی نییە بەڵام بە پێچەوانەوە گەر بڵێ کتێبەکە لە مەلزەمەی مامۆستا جوانترە لە ڕووی تایپ و وەرەقە و شتەوە بەڵام ئێمە کە پەنابەینە بەر مەلزەمە لەبەر ئەو شتانەیە کە خوێنکار زیاتر چێژ لە دەرسەکە وەرگێت چێژ لە بابەتەکە وەرگێت بێزار نەبێ لێ چونکە زۆر جا کە کتێب بەکارێنێت من لە زۆر تەلەبە و مامۆستان بیستووە ئەڵێ مامۆستاکە لە پۆلا هەر لەسەر کتێبە ڕوە هەر لەسەر کتێبە ڕوە لاپەڕە بە لاپەڕە لەگەڵ یاڕوو ئەڵێ هیچ شتەکە وەکو پێویست تێ ناگەینێ چونکە بەڕاستی کتێبەکەی بێزارکەرە دۆزیە لە ڕووی تێگەیشتنەوە بۆ خوێندکار جا لەبەرەوە ئێمە زیاتر لەسەر مەلزەمە ئەڕۆین تۆش ئارەزووی خۆتە ئارەزوومەندانەیە مەلزەمەکەی من بەکارێنی مەلزەمەی مامۆستای تر بەکارێنی ئەوە کێشە نییە مویم ئەوەیە هەر مەلزەمێ بەکاربێنیت هەر هەمووی لە کتێبەکەەوە وەرگیراوە ئەوە نییە بڵێ ئەم مەلزەمەیە بەرهەمی دەستی مامۆستایەکی تایبەتیە و جیایە لە مامۆستایەک نەخێر هەر هەمووی لە کتێبەکەەوە وەرگیراوە ئیتر هەر مامۆستا و بە شێوازی خۆی کتێبەکەی ڕێخستۆتەوە سادەی کردووە پوختی کردووە کە تۆ تێبگەیت جا ئێمەش لە دەرسا کە دەست پێکەین بە پێی ڕیزبەندکردنی بابەتەکە کە لە مەلزەمەکە خۆم ڕیزم کردو بە پێی ئەوە ئاڕۆم بەڵام هیچ شتێکی کتێبەکەم تەرک نەکردو بڵێ ئەم بابەتە لە کتێبە هەیە من تەرکم کرد بێت تەرکم نەکردووە بەڵام پاش و پێش خستۆتەوە لەوانەیە تۆ لە شوێنێکە وا بزانیم لەسەر سێری کتێبەکەی لە کاتی دەرسا کە شتێکێتە بەردەم من باسیەوە ناکەم وازەنی تەرکم کردو تەرکم نەکردووە هەڵم گرتووە بۆ بابەتێکی دواتر بەو شێوەیە بابەتەکان ڕێکخراوەتەوە لە ناو مەلزەمە ئەنجا ئەم مەلزەمەی شیمای پۆلی 12 بەندی یەک کە دەستی پێکا لە شیمای پۆلی یەک باسی جۆرەکانی تێکەڵەکات جۆرەکانی تێکەڵ طبعا ئەمە لە پۆلی 11ەوە سەرچاوەی گرتووە لە پۆلی 11 کە باسی مادە ئەکا مادە دوو جۆرە جۆریکان پێڵین خاوێن جۆریکان پێڵین ناخاوێن لە پۆلی 2 کە دەست پێکە خاوێنیش دوو جۆرە لە پۆلی 10 زیاتر باسی توخمی کردووە خاوێن دوو جۆری هەیە توخمی هەیە ئاوێتەشی هەیە لە پۆلی 10 زیاتر بابەتەکانی شیما لەسەر توخم ئەڕوات لە پۆلی 11 باسی ئاوێتەکە بەڵام لە پۆلی 12 هاتوونەتە سەر ئەمە پۆلی 10 زیاتر بۆ ئێرە بۆ پۆلی 11 باسی ئاوێتەی کردو لە پۆلی 12 باسی ناخاوێن ناوێکی تریشی هەیە پێوترێت تێکەڵ جا
یعنی تێکەڵ چییە؟ بریتە لە جۆرێک لە جۆرەکانی مادە کە پێڵین ناخاوێن، یعنی مەبەستی خاوێن و ناخاوێن چیە لێرە؟ یعنی مادەیە لەگەڵ مادێکی ترە تێکەڵ بوو. کە تۆڵەی توخم ساڵین هایدرۆجین توخمە بۆ نمونە، هایدرۆجین توخمە، ئۆکسجین توخمە. توخم چییە؟ لە پۆلیداڵێ بریتە لە یەکگرتنی دوو گەردیلەی چوونیەک. لەسەر H یعنی چی؟ H و H. O2 یعنی چی؟ ئۆکسجین و ئۆکسجین، یعنی لە گەردیلەی چوونیەک پێکاتۆ توخم. توخم چییە؟ مادەیەکە لە گەردیلەی چوونیەک پێکاتۆ. بەڵام ئاوێتە چییە؟ مادەیەکە لە گەردیلەی جیاواز پێکاتۆ. سامانە توخمە. ئەی ئاوێتە گەردیلەی جیاوازە وەکو دوو توخمی جیا وەکو هایدرۆجین و ئۆکسجین یەک گرن بن بە چی؟ ئاو. ئێستا ئاو بۆ پێوترێ ئاوێتە چونکە دوو گەردیلەی جیاوازی دوو توخمی جیاوازی چیانگرتو. خۆی چێشت NaCl بۆ پێڵین ئاوێتە چونکە لە دوو گەردیلەی جیاواز پێکاتۆ. شەکر بەڵێ هەڵین C6H12O6 پێڵین ئاوێتە. جا کاتێک کە تۆ بڵین ئەگەر دەفرێک ئاوی تیا بێت ئەڵین ئەم ئاوە بەس ئاو بۆ نەگەر ئاوی دڵە پێنراوی تاقیگەیی بێگنە ئاوی خواردنەوە ئاوی کانزاییە توخمی تری تێکەڵ کرا بڵێن ئاوێکی دڵە پێنراوی تاقیگەیی بێ بەس ئاو H2O. هیچی تریتیان نییە کە هیچی تریتیان نەبێ پێڵین خاوێن. خاوێن مەبەست لەوێ ئەو مادەیە بەس خۆیەتی مادەی تری لەگەڵان نییە تێکەڵ نەکراوە. ئاسن بۆ نڵێ ئاسن Fe. ئاسن توخمە، توخمێکی مادەیەکی خاوێن. یعنی چی؟ یعنی پارچەی ئاسنت هەیە توخمی تری لەگەڵان نییە، مەسەلە زیوی لەگەڵان نییە، ئاسنی زێڕی لەگەڵان نییە، مسی لەگەڵان نییە. ئەمە پێڵێن خاوێن. خاوێن مەبەستی لەوەیە تێکەڵ بە مادەی تر نەکراوە. جاکە ئاوێتەش کە توخمەسە کە تۆڵی H2O هەر خۆی بێت ئاوێتێ. شەکر هەر خۆی بێت ئاوێتێ. بەڵام ئەگەر تۆ دوان لەمانە تێکەڵ کەیت، دوان لەمە یان دوان لەمە یاخود دوان لەمانە تێکەڵ کەیت، ئەو کاتە بە تێکەڵکردنەکە ئەڵێن مادەی چی؟ ناخاوێن. ناخاوێن مەبەستی لە چییە؟ مەبەستی و نییە بڵێ پیس بێ، مەبەستی لەوەیە کە تۆ دوو مادەی جیاواز تێکەڵ کرێت. دوو مادەی جیاواز تێکەڵ کرێت پێوترێت چی؟ تێکەڵ. ئەواتە بریتێ لە تێکەڵکردنی دوو مادەی جیاواز یان زیاتر. دوو مادەی جیاواز یان زیاتر کە تێکەڵەکەیت. بۆ هایدرۆجین و ئۆکسجین تێکەڵ. ئەتوانیت دوو توخم تێکەڵکەیت، ئەتوانیت دوو ئاوێتە تێکەڵ بکەیت، ئەتوانیت توخم و ئاوێتە تێکەڵ بکەیت. ئۆکسجین و هایدرۆجین جوای هەمووی بە نمونەوە باس دەکەین. یعنی ئەگەر تۆ دوو مادە خاوێن تێکەڵ بکەیت، مەسەلە ئۆکسجین و نایترۆجین. هەوای ئاسایی ئێمە چییە؟ هەوا. ئەو هەوایی کە تۆ هەناسەی پێدەیت وازانی ئۆکسجین هەڵەمژیت، ئۆکسجین نییە. ئەوەی کە هەناسەی پێدەیە هەوایە چییە؟ لە 121 ئۆکسجینە، لە 178 چییە؟ نایترۆجینە. بە هەردووکێ بێ بە لە 199. ئەو لە سایەکەی تریکە ئەمێنێتەوە تێکەڵێکە لە CO2 CO گازەکانی تر و تەپ و تۆز و خۆڵ و خاشاک و هەڵم و ئەو مادانەی ترکە لەگەڵیا کۆبۆتەوە. ئێستا لێرات دوو مادە خاوێن نایترۆجین توخمە، توخمیش مادەیەکی خاوێنە، یاخود ئۆکسجین هەروەها توخمە مادەیەکی خاوێن. دوو مادەی خاوێن تێکەڵ بکەیت ئەو کاتە پێوترێت چی؟ تێکەڵ. بە کورتی هەواکەڵم دوو مادەی خاوێن تێکەڵ بکەیت. ئەوتم تێکەڵ. تێکەڵ یعنی چی؟ دوو مادە. ئەو کاتە پێوترێت جاری وایە توانی تۆ دوو ئاوێتەش تێکەڵ بکەیت. وەکووە هەمووە زانن شەکر، هەموو کوردەواریە زانن شەکر چییە؟ ئاوێتەیەکە لە جۆری مادەی خاوێنە. تێکەڵێکی لەگەڵ چی؟ ئاو. یاخود خوێ لەگەڵ چی؟ ئاو تێکەڵەکەیت کە هەردووکیان سەر بەچین. خوێ ئاوێتەیە، شەکر ئاوێتەیە، ئاویش ئاوێتەیە. ئەم دوو ئاوێتەیە تێکەڵەکەی. ئەمە ئاوێتن. ئەو کاتە بە تێکەڵەکە بە هەردووکیان چی پێکەێنن؟ تێکەڵ پێکەێنن. تێکەڵ. اینجا ئەم تێکەڵە کە لە پۆلی 11 باسیەکەین ئەمانیش ئەکرێن بە دوو بەشەوە. لە پۆلی 12 کە باسیەکەین
تێکەڵێکیان پێوترێت تێکەڵی چوون یەک ئەوی تریشان پێوترێت تێکەڵی ناچوون یەک کەواتە تێکەڵ چییە؟ بتێ لە تێکەڵکردنی دوو مادەیان زیاد ئەتوانی بڵین هەر بۆ ویستی خۆت شەکر و ئاو خۆت تێکەڵکەیت شەکر و ئاو خوێت تێکەڵکەیت ئا خۆکو لە ژیانی ڕۆژانە کە چیمەنتۆگرنەوە بۆ سەربان چی و چی تێکەڵەکەن چەو لم و چیمەنتۆ ئاو هەمووی تێکەڵەکەن جواشە دوانیە تێکەڵیەکەن ئەم تێکەڵە ئەبێ بە تێکەڵە ئەو کاتە دوایەوە ئەگۆڕێ بۆ کۆنکرێتێکی سەخت ئەوە شتێکی ترە و دوای باسەکرێ جا ئەگەر ئەم دوو مادەی کە تێکەڵ کرا لە کاتی تێکەڵکردنا بە یەکەوە تێکەڵەکە سیفەتی چی هەیە چوونیەک و چوونیەک یعنی چی؟ یعنی دوو مادەکە بە یەکسانی بە شێوەیەکی چوونیەک بە ناو یەکتریا بڵاوە بنەوە وەکو شەکر و ئاو کە بە هەردوو کێوێ بە چی؟ شەکراوە ئەم شەکراوە ئەگەر پەرداخێکت هەبێت ئاو تێکرد بێ و دووسێ کەوچک شەکرت تێکرد بێ و شەکرەکە هەمووی توای بێتەوە هیچ شەکرێ نەنیشتی بە لەوێ ئەو گیراوەیە پێوترێت شەکرا و پێشێوترێت گیراوە ئێستا باسیەکەین بۆ پێوترێت تێکەڵێکی چوونیەک یا چۆن نەزانی تێکەڵێکی چوونیەکە شەکراو ئەبێ بە زۆر ڕێگە بیسەلمێنی یەکێک لەو ڕێگانە ئاسانترین ڕێگە چەشتنە تامکردن ئەگەر قومی یەکەم لە شەکراوەکەی بێ هەستەکەی چۆنە شیرینە ئەی قومی دووەمی لێبیت هەروەکو یەکەم شیرینە و نییە بڵێ وەڵا لە چاو یەکەمە شیرینترە یاخود کەمتر شیرینە قومی سێمی لێ هەروەکو یەکەم و دووەم تا دوا قوم هەموویە خۆیتەوە یەکەم قوم و دوا قوم لە ڕووی چەشتن و شیرینیەوە وەکو یەکەمە ئەمە چییە سەلمێنیە ئەوە ئەسەلمێنێ شەکرەکە لە هەموو شوێنێکی گیراوەکەدا بە شێوەیەکی چوونیەک بڵاو بۆتەوە و تیا تواوەتەوە بەماوترێت تێکەڵی چوونیەک جا تێکەڵی چوونیەک پێشی ئەوترێت چی؟ گیراوە کەواتە گیراوە چییە؟ گیراوە تێکەڵێکی چوونیەکە لە دوو مادە یان زیاتر بە مەرجێک لە هەمان دۆخدا بن دوو مادەکە لە ئەخیری پێناسەکاڵێ دوو مادە یان زیاتر لە هەمان دۆخدان یان چی لە هەمان دۆخدان گیراوە ئەبێ دوو مادەکە یان زیاتر لە هەمان دۆخان پێش تێکەڵکردن هەمان دۆخ نییە شەکر چۆنە ڕقە ئاو چۆنە ئەمە حساب نییە دوای تێکەڵبوون حسابە شەکرەکە و ئاوەکە دوای تێکەڵبوون تێکەڵەکە دۆخی چۆنە شەکراوەکە بە هەردووکیان بە یەکەوە دۆخیان چۆنە شلە ئەوەی ئاڵێ لە هەمان دۆخ یعنی کاڵێ لە هەمان دۆخدان یعنی دوای تێکەڵبوون لە هەمان دۆخدان نەک پێش تێکەڵبوون دەشێت پێش تێکەڵبوون هەمان دۆخ بێ دەشێت جیاوازیش بێ بۆ نمونە ئۆکسیجین و نایترۆجین ئۆکسیجین چییە؟ گازە ئەی نایترۆجین ئەویش گازە پێش تێکەڵبوون هەمان دۆخن کە تێکەڵە بن دوای تێکەڵبوونیش بە هەردووکیان بە یەکەوە پیان ئەوترێت چی؟ هەواش هەر گازە یعنی دوای تێکەڵبوونیش یەک دۆخی هەیە دۆخەکە گازە ئەوە مەبەستەکەیەتی کاڵێ دوو دۆخیان زیاتر کە لە هەمان دۆختان اینجا کەواتە لێرە گیراوە تێکەڵێکی چوونیەکە لە دوو بەش پێکهاتووە لەبەرەو گیراوە ئەکرێ بە دوو بەشەوە بەشێکیان پێوترێت بەشەکەی تر پێوترێت توێنەر واتە گیراوە لە چی پێکهاتووە؟ تواوە زائیدەن توێنەر اینجا تواوە و توێنەر چۆن جێ ئەکرێتەوە دوو مادە تێکەڵەکەی کامیان تواوەیە کامیان توێنەرە چۆنی جیاکەیتەوە ئەگەر دوو مادە تێکەڵ بۆکە هەمان دۆخ بن بە شێوەیەکە ئەگەر دۆخیان جیاواز بێت بە شێوەیەکە ئەگەر دوو مادە تێکەڵ بۆکە لە هەمان دۆخدا بن دوو مادەکە کە تێکەڵیەکی
لە هەمان دۆخدا بن چێ تواوەیە چێ توێنەرە بڕە کەمەکە ئەبێ بە تواوە بڕە زۆرەکە ئەبێ بە چی توێنەر بۆ نمونە ئۆکسجین چییە گاز نایترۆجین چییە ئەمە چین هەردووکیان یەک دۆخن کە تێکەڵیانەکەی ئەبن بە هەوا ئەم ئۆکسجین و نایترۆجینە یەکێکیانەوێ بە تواوەیەکیانەوێ بە توێنەر لەبەرەوەی یەک دۆخن ئەو کاتە کێ تواوەی کێ توێنەرە بە پێی بڕەکەی ئەڵێ لەبەرەوەی هەوا لە سا 21 ئۆکسجینە نایترۆجینەکەش 78 ئەم کەمترە لەبەرەوە ئۆکسجینەکەکەین بە چی ئۆکسجینەکەکەین بە چی تواوە نایترۆژینەکەکەین بە چی توێنەر باشە بەو شێوەیە بۆ نمونە ئەتوانیت سرکە لەگەڵ ئاو تێکەڵکەیت یاخود کحول لەگەڵ ئاو تێکەڵکەیت سرکە چییە شلە ئەی ئاو چییە شلە فەرقی نییە کحولی شلە ئاوی شلە ئەم دوانە کە تێکەڵەکەیت بە یەکەوە بن بە جیراوەی سرکە و ئاو یا کحول و ئاو چێ تواوەیە چێ توێنەرە لەم بارەدا چێ تواوە ئەگەر بۆ نمونە تۆ 20 میلیلیتر سرکە لەگەڵ 30 میلیلیتر ئاو تێکەڵکەیت لەبەرەوەی یەک دۆخن هەردووکیان شلاڵەی کەمەکە تواوەیە زۆرەکە توێنەرە یاخود 30 میلیلیتر ئاو تێکەڵ بکەی لەگەڵ 40 میلیلیتر کحول ئەو کاتە ئاوەکە بێ بە چی تواوە کحولەکە بێ بە توێنەر بەڵام ئەگەر دوو مادەکە لە دۆخی جیاوازدا بن من یە لە کتێبە ئەم تێبینیان لە کتێبان نییە بەس بۆ خۆت بیزانە ئەو کاتە ئەم تێبینیێشی کەڵێن بۆ لە سانەوەی تێکەڵەکان وایە مادە شلەکە توێنەرە ئەوی تر دەبێ بە تواوە گازە ڕەقە ئەوی تر با بڵێیت ئەوی تریان ئەبێ بە تواوەکە سە تۆ بۆ نمونە ئەمە ئاوە چەنە 100 گرام ئاوە هێنم 100 گرام ئاو چەنە پەرداخێکی سەفەری ئەوەی کەی خۆیتەوە ئەوە 200 گرامە یا 200 میلیترە شەکری تێ بکە شەکر بۆ نە 150 گرام شەکری تێ بکە ئەتوێتەوە تایە بڕی کێ زۆرترە شەکرەکە زۆرترە لە ئاوەکە نابێ بڵێ وەڵا ئاوەکە بێ بە تواوە شەکرەکە بێ بە توێنەر نە لێرە حساب بۆ بڕ ناکەین بۆ چونکە ئەم دوو مادەی دۆخەکانیان جیاوازە شەکر چۆنە ڕەقە ئاو چۆنە شلە باش لە شلەکە بڕەکەشی کەمتر بێ بەس مادەم دوو دۆخەکە جیاوازن ڕق و شل ئەو کاتە شلەکە بێ بە توێنەر ئەوی تر بڕەکەی کەمتر بێ زیاتر بێ هەر بێ بە چی بێ بە تواوە ئەوە بۆ خۆتە بیزانی کە لە کتێبوشتان نییە بەم جۆرە تواوە و توێنەر لە یەکتر جیاقینەوە بۆ تێکەڵی چوونیەک جی کە پێش شێوترێ گیراوە کەواتە گیراوە چێ دوو مادەیان زیاتر کە لە هەمان دۆخان مەبەستی هەمان دۆخ دوای تێکەڵبوونە چۆنێتی جیاکردنەوەی تواو و توێنەرەکەش بەو جۆرە باسێک ئەچین بۆ تێکەڵی ناچوونیەک بەڵێ ئەمەیان باشە بەسەر چاو وتم لێرەیە شەکرەکە ئەگەر 50 گرامیش بێت یا 40 بێت یا بۆ 70 گرامیش بێت کەمتر بێ لە ئاوەکە یاخود شەکرەکە زۆرتریش بێ لە ئاوەکە وانە مووی لەبەرەوەی دۆخەکەی جیاوازە لە چاو ئاوەکەدا حساب بۆ ئەم بڕانە ناکەین کە دوو مادە تێکەڵ بۆکە دۆخیان جیاواز بوو ڕق و شل یاخود گاز و شل ئەو کاتە هەر شلەکە بێ بە توێنەر ئێستا
ئاوی دەریا ئاوی ڕووبارەکان چی تایە ئاوی دەریا یا با بڵێن ئاوی ڕووبار ئاوی ڕووبار چی تایە گازی ئۆکسجین لە ئاودا تواوە ئاو چییە H2O ئەمە شلە ئەمش گاز بەچی ئازانی ئۆکسجین لە ئاودا تواوەتەوە بەوە کە گیانەوەری ئاوی لە ئاوە چیەکە هەناسادا بەچی هەناسادا بە ئۆکسجینی تواوە لە ئاودا ئۆکسجینەکە پێشەوەی بتوێتەوە چییە گازە ئاوەکە چییە شلە ئێستا ئەمە لە بەرەوەی دۆخەکانیان جیاوازە کێ بێ بە تواوە کێ بێ بە توێنەر شلەکە هەرێ بێ بە توێنەر ئەوی ترێ بێ بە چی تواوە ئیتر ئەوی تر یان گازە یان چییە ڕقە یان گازە یان ڕقە بەڵام ئەگەر دوو مادەکە وەکو وتم دۆخیان وەک یەکەی بێت تواوە توێنەر بە چی دیاریەکەیت بە بڕەکە ئێستا لێراڵێ 21.78 بۆ ئەو 21.78 بەکارە بچووکە هەردووکیان گازن بۆ لێرە 20 بەکارێنن چونکە ئەم دوانە هەردووکیان شلن هەرشە هەردووکی ڕق بە و دوایی باسیەکرد لە گیراسە ئەڵێ زێڕی ئەیار بۆ نمونە زێر دوایی باسیەکەینەوە بە دوور دێژی ئەیار 21 باس دەکەم پێڵێ 21 کەی قیرات یعنی ئەیارە لێرە ئەمە لە چی پێک هاتووە ئەیار 24 خاوێنە هیچی تیانەکەڵێم خاوێن ئەنی هیچی تیان نییە ئەیار 24 زێر ئەیو بەس کە ئەڵێ زێر ئەیار 21 یعنی هەمووی زێر نییە لە 24 بەشی ئاڵتوونەکە لە 24 گرام 21 گرامی ئاڵتوونە کە ئەڵێ ئەیار 21 گرامی زێرە 21 گرام زێرە ئەوی تری چەندە 3 گرام لە توخمێکی تر بۆ نموناڵی زیو بۆ نموناڵی مس ئەبێت ئێستا ئەمە بە هەردووچێ بێ بکاتەوە چەند 24 کە ئەڵێ ئەیارە 18 بۆ نموناڵی ئەیارە 18 یعنی چی ئەیارە 18 ئاڵتوونی ئەیارە 18 واتە لە 24 بەش 18 گرامی زێرە ئەوی تری 6 ئەبێ بکاتەوە چەند بێ کۆیەکەی بکاتەوە چەند 24 جا لێرە سەیرەکەیت هەردووچیان ڕقن زێر ڕقە زیو چییە ڕقە کە هەردووکی یەک دۆخ بوو چێ تواوەیە چێ توێنەرە کەمەکە زیوەکە بێ بە تواوە زێڕەکەشە بێ بە چی ئەمە ئەوەیە هەردووکی هەمان دۆخ یا هەردووکی گاز بێ یا هەردووکی شل بێ یا هەردووکی ڕق بێ کەمەکە بێ بە تواوە زۆرەکەشە بێ بە توێنە بەس کە دۆخی جیاواز بوو ئەڵێ چی کە دۆخ جیاواز بوو ئەڵێ هەمیشە شلەکەکەم بە توێنەر ئەوی تریانیان گازە یا ڕقە لەگەڵا بێ بە چی ئەبێ بە تواوە کە بەڵام ئەمە دوایی یەک دوو تێبینی هەیە لە ئەمەلگەمی دامپڕکردنەوەدا ئەم تێبینیە دوایی جیاوازە لەگەڵ ئەو تێکەڵەیەدا لە ئەمەلگەمی دامپڕکردنەوەدا ئەوە بۆ ئەو نابێت تقریبن ئەو بە جیاباسیەکرد ئەنجا چینە سەر جۆری دوو هەم لە تێکەڵ ئەمە جۆری یەکەم بوو کە ناوی گیراوە بوو جۆری دووەمیش لە تێکەڵ پێوترێت تێکەڵی ناچوونیە تێکەڵی ناچوونیەک یعنی چی ناوەکەی هاوارەکات یعنی کە تۆ دوومادەکە تێکەڵەکەیت بە چوونیەک بە یەکسانی بڵاو نابنەوە بەناو یەکتریە ئاسانترین شت لەوانەیە لە ژیانتە لە تاقیگەیە هەستی پێ نەکەی زۆر بەڵام هەموو لە ژیانتانە بینیوتانە چونکە زۆربەی ئەو شتانی کە لە کیمیای خوێنیت هەمووی بەستراوە بە ڕووداوەکانی چواردەوری ژیانی تۆ ئەی بینی بە شێوەی دیاردەیەکە ئەی بینی ڕۆژە لە ڕۆژان بەس تۆ هەستی پێ نەکردووە کە ئەمە لە کیمیایە لە فیزیایە لە زیندا زۆر قوڵ کراوەتەوە یا بە شێوەیەکی سادەی باس کراوە ئەگەر تۆ لە ماڵەوە بۆ نمونە ماستا و ئامادەکەی بۆ خواردنەوە چۆنی ئاماداکەی ماست دەهێنیەکەیتە ئاوەکەەوە بە مەکینەی ماستا و تێکەڵیەکەی وانە هەشە تااقەتی نییە مەکینەی ماستاوەکە بەدەست بابە چیەکە مەکینەی ماستایی کارەبایی هەیە ئەوە بەکارێنە لێ باتخواشانم ئەزیەتی نەگەوانیە کارەبا هەیە و
تێکی جوان جوان بە حسابی خۆی ماست و ئاوەکە جوان جوان تێکەڵ بوون بەچی تێکەڵێکی چوونیەک و صاف ڕێک ئەخورێتەوە تو بە حسابی خودواتن تێکەڵێکی چوونیەکە نە کاتێک تۆ دوو مادە تێکەڵەکەیت بۆی بزانی چوونیەکە یان ناچوونیەکە ئەبێ بۆ ماوەیەکی تەواو دابنرێ بەبێ جوڵاندن ئێستا شەکر و ئاو شەکرەکە و ئاوەکە تێکەڵەکەی دوو ئایارە شەکرەکەی تێپەرداخی ئاوە جوان جوانەی توێنیتەوە دای ئەنەی لێرە بەمەرج ئەگە شتێ بخەیتە سەر دەنی پەرداخەکە باشتر بۆی ئاوەکە نەبێ بەحڵم ئەنی بڕی شەکر و ئاوکردن ڕۆژ دوو ڕۆژ سێ ڕۆژ داینێ هەفتەیە داینێ شەکر لە ئاو جیا نابێتەوە ئەنی شەکر نانیشێت بەڵام کە تۆ ماست و ئاو تێکەڵەکەی حەز دەکەی ماستەکە و ئاوەکەی نیو سەعات مەچینی ماستایی کارەبایی بخەرە سەر تێکەڵی کات بە حسابی خۆت زۆر زۆر باش تێکەڵ بوو دای بنیە هەیە زاری وایە لەسەر سفر ماستاوە کە دایانێت و ئەوەی کە ئەو ژەمنی وەڕۆی ئەخورێتەوە جاری وایە نوێی دۆرکەکە چییە ئەمێنێتەوە چی لێکەن ئەچی ڕێژی وە نییە ئەی ڕێژی نەحمەتی خوایە نەحیخەیتە سەلاجەکەەوە هەڵیەگری بۆکەی یاخود لاوانەیە بۆ ڕۆژی دوای نیۆڕۆ ئەی هێنیتەوە کە ئەیێنی داینەیبی خۆی سیرەکەی چی لێ هاتووە لە سەلاجەکان زۆربەی زۆری ماستەکە نیشتووە جا بۆتەوە بە شێوەی چینێکی سپیە بیندێت بەشی سەرەوەی ماستەکە چۆنە ڕوون ئەڵێ ئاو نییە ئێمەڵین ئەو بەشی سەرەوەی ئاو نییە ڕوونە زۆر ڕوونە لێڵیەکی تایە کە سیرەکەی تۆزێ سپی باوە ئەمە لە ئەنجامی دانان بۆ ماوەیەک بە بێ جوڵاندن و شڵەقان بوو بە چی بوو بە دوو چین دوو بەش هەر تێکەڵێک دادنا بۆ ماوەیەک بە بێ جوڵاندن شڵەقاندن جیا بۆ دوو بەش پێوترێکی تێکەڵی چوونێک جاری واشەیە جابوونەوەکەش ڕوونادا لە هەندێک تێکەڵە بەڵام بە شێوازی تر ئەوە ئەبێت تاقیگەیی جیای بکەینەوە جاواتە ئەگەر لێرە لە جیاتی کتێبەکە لە جیاتی ماست و ئاو من بۆ باستی ماست و ئاوم کرد لەبەروی هەمووتان ئەوتان بینەوە دیات دێ کتێبەکە لە جیاتی ماست و ئەو باسی قڕ و ئاوەکە قڕ یعنی خۆڵێکی خاوێن زیخ و چەو لە موشتیتیانەوێت بەس گەڵە سوورە بێت ئەم قڕە ئەوەی کە گۆزە و مۆزە و شتی لێ دروستەکە نشتی سیرامی کشو ئەمە پێڵن قڕیخ بێ شەو لە موزی خوشتیوە لەگەڵ ئاوا تێکەڵێکەوێ بە چی قڕ و ئاوێ بە چی قوڕاو ئەم قوڕاوە جوان جوان تێکەڵکەیت ئەبێ بە قوڕاوێکی بە حسابی خۆدوازانی جوان جوان تێکەڵ کردو دایانەی بۆ ماوەیەک دوای ماوەیەک چی لێت جیا بێتەوە بۆ دوو چین بەشی زۆربەی زۆری قوڕەکە ئەنیشێت ئەوە لەم ژوورە ئەو هینەی لێ نەبوو ڤیددیۆ و پێویستمان بە شاشەی تەلەڤیزیۆنەکە بوو گین ئەوە هەمووی بە شێوەی تاقیگەیی دەستی داهاتوو بۆتان ڕوونەکەمەوە چۆن گیرا و مڵ و گیرستا و ئەمانە ئاماداکرێ هەیە بە چاو دیارە هەیە بە تاقیگەی چۆن تێکەڵە ناچوونەکە لە چوونێک جاکەیتەوە پێویستی بە هەندێک ڕێکاری تاقیگەیی هەیە ئەوەیە بێ دەستی داهاتوو بچینە پۆلێکی تر کە داتاشۆی لێ بێت یاخود ئەو شاشە تەلەڤیزیۆنە لەوێ بە شێوەی داتاشۆ هەمووتان بۆ ڕوونەکەمەوە بەسەر چاو ئەجا تێکەڵی ناچوونیەک کەواتە چیە دوو مادەیان زیاتر دابنرێت تێکەڵەکە دابنێت بۆ ماوەیەک بە بێ جوڵاندن بەشێکی دوو مادەکە زۆربەی زۆری چی لێت ئەنیشێت بەشێکیشی ئەمێنێتەوە واتە لێرات تێکەڵی ناچوونیەک کە دوو مادەکە دائەنێیت ئەو بەشەی کە بە جوانی بە چاو ئەبیندێ نیشتووە لە بنچی دەفرەکەدا ئەو بەشە پێڵین چی گیرساوە پێڵین چی گیرساوەتەوە هەنی گیرساوەتەوە هەنی نیشتووە ئەی ئەو بەشەی سەر ماستەکە کەوتم چۆنە تۆ وتە بەدەمی خۆتەڵێ ئاوە ئاو نییە وتم چۆنە لێڵیەکی تایە ڕوون زۆر ڕوونە ئەو بەشە لێڵەی سەرەوە پێوترێت چی مڵ واتە مڵ بەشە لێڵەکەی سەرەوەیەتی واتە تێکەڵی ناچوونیەک بەو شێوەیە بە ئاسانی جاکرێتەوە دوو مادەیان زیاترە کە بە شێوەیەکی چوونیەک جا نابن جا هەر یەکەیان بۆ خۆی چەند ڕەوشتێکی تایبەتی هەیە کتێبەکە بەجیا ڕەوشتی گیراوە ڕەوشتی مڵ
ڕەوشتی گیرسا و هەرێکە لە لاپەڕێکا باس کردووە بە چەند تاقیگەی یەک زۆربەی زۆری ئەو ڕەوشتانش کە لە ئیمتیحانی بە کەلۆریای بێ بە پرسیاری هەڵبژاردن بە کورتی و بە پوختی تیشە هاتە سەر چی ڕەوشتەکانیان بۆم کردووی بە شێوەیەکی خشتەی جیاوازی هەرچێکیان مڵ و گیرسا و لەگەڵ گیراوە هەرێکیان ڕەوشتەکانیان بە یەکەوە بۆ دیاری کردووی ئێستا بە شێوەی جیاوازی باس یەکەم و هەرچێکیان گیراوە مڵ گیرساو ئەمە کەواتە تێکەڵ بوو بە چەند بەشەوە تێکەڵ چەند جۆرە یەکەم گیراوە دووهەم مەڵ سێهەم گیرساو واتە تێکەڵ ئەتوانین بڵین پێکهاتووە لە سێ جۆر گیراوە و مڵ و گیرساو ئەنجا وەکو جیاوازی بڵین گیراوە چییە تێکەڵێکی چوونیەک لە دوو مادەیان زیاتر ئەی مڵ چییە تێکەڵێکی ناچوونیەکە ئەی گیرساو چییە ئەویش تێکەڵێکی ناچوونیەکە ئەمە بریتی بوو لە ڕەوشتی هەرچێکیان بە شێوەی جیاوازی لە گیراوەدا ئەو دوو مادەیە کە تێکەڵ کراوە یەکەمیان گیراوە تەنۆکەکانی گیراوە ئایا شەکرەکە لە ئاوەکەدا کە گیراوەی پێکەناوە تەنۆکەکان دوای توانەوە بە هیچ شێوەیەک نابیندێت تەنۆکە تواوەکان چی نابینرێن شەکرە تواوەکە لێرەدا بە هیچ شێوەیە نابینرێت یعنی بە بەهێزترین وردبینیش چی نابینرێت تەنۆکە تواوەکانی شەکرەکە لە ئاوەکەدا کە دوای توانەوە تەنۆکە شەکرە تواوەکان بە هیچ شێوەیەک نابینێت یعنی نە بە چاو نە بە وردبین بەڵام مادە گیرساوەکە کە باسم کرد ئایا کە ماستاوەکە ڕۆژی دوایی دەرێهێنیت هەر بە چاو بە شەنیشتۆکە نبینیت کەواتە گیرساو بە چاوی ئاسایی ئەبیندێت چی تەنۆکە گیرساوەکان یعنی نەک چی وەکو چی نا وەکو تەنۆکە گیرساوەکان بە چاوی ئاسایی ئەبیندێت نیشتووە ئەی بەشە لێڵەکەی سەرەوە ئەویش چییە ئەویش تەنۆکەیە لە ئاوەکەدا بڵاو بۆتەوە بەڵام بە چاو نایبین ئەی بە چی بینین ئەگەر بەشێ لە لێڵەکەی سەر ماستاوەکە کە وتم ڕوونە لە سپیە لە ئاوە چێ بەس تۆزێ لێڵیتە چەند دڵۆپێکی لێ وەرگری بیخەیتە سەر سلایدێک سلایدی وردبین میکرۆسکۆپ لە ژێر وردبینە تەنۆکە مڵەکان ئەبینرێت ئەڵێ بە شێوەی گرۆ کلۆ ئاوا تقریبا جوڵێکیان هەیە لە شێوەی جوڵەی خانەی ئەمیبا خانەی خڕۆکەی سپی خانووی خڕۆکەی سوور لەوانەیە بینی بێتێت لە هەندێک شێوازی ڕوونکردنەوەی ڤیددیۆیە جوڵەیەکی هەیە بە شێوەی گرۆ کلۆ ئەم تەنۆکە مڵانە ئەجوڵێتەوە واتە بە چییە بین دێوتم بە چییە بین وردبین یا خۆت بەهۆی ڕووناکی پرشنگدار ڕووناکی پرشنگدار وەکو چۆن باشە لەوانەیە زۆر جار تۆ لە ماڵەوە دانیشتی بێتی بە تایبەتی لە کاتی زستانە دەرگا و پەنجەرە داخرێ و هەموو لە ژوورە و دانیشن سوتفاکان لە ئاراستەی ڕووی پەنجەرەی ماڵە دوای بێت لە نیوەڕۆیە یا لە چێشتەنگاوە یا لە ئەسرا تیشکی خۆرەکە دێتە ژوورەوە ڕووناکاییەک دروستەکە لە چیە لە ژوورەکەدا تیشکی خۆرەکە یا لەکوێ لە بەشێکی زەویەکە عەرزەکەی ژوورەکە ئەو ئەگەر لەسەر لا سەیری تیشی خۆرەکەت کردبێت لەسەر لا چیە بینیت تەنۆکەی ورد ئەبینی لە ناو هەوادا جوڵاکەن زۆر جار لە خۆ پرسی و دوتە ئەوە چییە ئەم شتانە لە ناو هەواکەدا جوڵاکە ئەمە چییە ئەمە تەنۆکەی مڵە لە ناو هەوادا بڵاو بۆتەوە بەهۆی ئێستا تیاری لەم ژوورە نایبینیت ئەی بۆچی کە تیشی خۆرەکە دێتە ژوورەوە ئەیبینیت چونکە تیشی خۆرەکە بەهێزە کاڵێ بەهۆی ڕووناکی پرشنگدارەوە ئەبیندرێت ئەنیکە دیشی خۆر ئاوە لابەلای بێتە ژوورێت لە ناو شەپۆلی تیشی خۆرەکە تەنۆکە مڵەکانی بینی لە ناو هەوادا وەکو مەلە مەلاکەن ئەجوڵێنەوە ناشکەونە ئەرس واتە تەنۆکەی مڵ هەڵواستراوە
لەو ناوەندەی کە تایەتی ناکەوێتە عەرز. ئەگەر بکەوێتە عەرز پێڵێن چی؟ پێڵێن گیرساو. بەس ئەگەر نەکەوتە عەرز پێوترێت مڵ. ئەوە ناوەندەکە ئەبیندێت کەواتە بە دوو شێوە بیندا. شێوەیەکیان بە شێوەی چی بوو؟ بە شێوەی وردبینی بەهێز یاخود بەهۆی ڕووناکی پرسنگدار وەکو کە لە تیشکی خۆرایی بین. ئەنجا بۆچی گیراوە تەنۆکەکانی گیراوە بە هیچ شێوەیە نابینرێت؟ بۆچی هی گیرساو جوان بە ئاسایی بە چاو بینرا هی گیرساو هی مەڵ بە وردبین بیندا وەکو بە شێوەی جیاوازی بوون. لەبەرەوەی تەنۆکەکانی گیرساوە تیرەکەیان لە 1000 نانۆمەتر زیاترە. ئەوە بێ ئەو ڕقەمانە لەبەرکەی لەوانەیە لە ئیمتیحانی بەکەلۆریا بێتەوە بڵێ ژمارەیەکت باتێ بڵێ ئەو تەنۆکانەی تیرەکان ئەوەندەیە کامیانە گیراوەیە مڵە گیرساوە. هی ئەم گیرساوە لە 1000 نانۆمەتر چی زیاترە. ئەی هی گیراوە چەنە؟ هی گیراوە چەنە؟ بەڵێ بەڵێ تیرەکەیان لە نێوان ئەم دوو ژمارەیەدا 0.1 تاکو 0.01 تاخو 1 نانۆمەتر. نانۆمەتر چەنە؟ نانۆمەتر لە پۆلی داخنوتە 1 نانۆمەتر ئەکاتە 10⁻9 مەتر. واتە تەنۆکەکانی تواوە لە گیراوەکەدا تیرەکە لە نێوان 0.01 تاکو 1 نانۆمەترە لە نێوان. ئەی هی مەڵ چەنە؟ لە نێوان ئەو دوو سنوورایە 1 بۆ 1000 واتە هی مەڵ لە نێوان 1 بۆ 1000 نانۆمەترایە. جا ئەم لەبەرەوەی لە 1000 زیاترە تیرەکەی لە 1000 قورسە قورسی بۆ دروستەکە قورسایی بۆ دروستەکە. ئەو قورسایە وای لێکات چی؟ ئەنیشێت ئەگیرسێتەوە. بەڵام ئەو لە نێوان 1 بۆ 1000 کەمترە وای لێکات تا ڕادەیەک سوود بێک و نەنیشێت. ئەی چی بە شێوەی هەڵواسترا و لە ناو ناوەندەکە ئەمێنێتەوە. ئەگەر ماست و ئاو بێت ئەو کاتە لە ناو ئاوەکە تەنۆکە مەڵەکان بە هەڵ پێستراوی ئەمێنێتەوە. ئەو کاتە ئەڵێن پەرد بووە لە ناو ئاوەکەدا. ئەڵێن تەنۆکەکانی مڵ لە ناو ئاوەکەدا پەرد بووە. بە ئاوەکە شەوترێت ناوەندێکی پەرد کرد ئاوای پێوەڵێت. جا مڵەکەش لە ئاوەکەدا چ جۆرە دۆخێکی پێک هێناوە؟ ناوی دۆخی پەرتە. وەکو بیستوتە تۆڵەی مادە 3 جۆر دۆخی هەیە: دۆخی گازی، دۆخی چلی، دۆخی ڕەقی. ئایا مڵ کام جۆریانە؟ ئەڵێن گاز و شل و ڕەق نییە بەڵکو دۆخی پەرت یعنی مەبەستی لەوەیە مادەکە لە ناو ناوەندەکەی چواردەوری خۆیان بڵاو بۆتەوە بەس بڵاو بۆتەوە بە شێوەیەکی پەردبوو بۆیە لێ دۆخێکی پەرتی پێک هێناوە. ئەنجا ئەگەر بینە سەر کردارێک ئەمان دەستی داهاتوو هەمووی بە شێوەی داتاشۆکە هەمووی پیشان تێن پاڵاوتن و شتی وا چیە نمونەی ڕەحەتی و کاغەزی پاڵاوتن و ئەم شتانە گوێنم. کاغەزی پاڵاوتن لە جۆرە کاغەزێکی تایبەت دروست کراوە. کاغەزی احتیادی نیەت وەکو بڵین کاغەزی دەفتەر و شتی وامە سەختە ڕەقە زۆر مادەی پێ پڕ نابێت. تقریبان چۆن ئەڵێیت ئەمە تا ڕادەیە کاغەزێکی نەرمترە زۆر جار کلینیکس بەکارێنین بۆ ستڕین بۆ کاغەز بەکار ناهێنین ی دەفتەر هەردووکیشی سپیە هەردووشی مادێسی ئەم تا ڕادەی وا دروست کراوە زیاتر شێ هەڵمژە تەڕی هەڵمژێ. ئەنجا ئەم کاغەزی پاڵاوتنیش تقریبان وەکو کاغەزی کلینیکس تا ڕادەی نەرمیتیایە بە شێوەی بازنەی دروست کراوە چوارقەیەکەیت و ئەیکەیتەوە دەستی داهاتووی هێنم وەکو لولەی گوڵە بڕۆژە ئەوەستێت. ئەم کاغەزی پاڵاوتنەکە ئەکرێتە ناو ڕەحەتیەکەوە بە شێوەی قوچەک لولەیی دائەنرێت کاغەزەکە. ئەگەر شەکر و ئاوکە هەردووکی پێوترێت گیراوە بیکەی بەناو ڕەحەتی و کاغەزی پاڵاوتنەکە ئایا شەکرەکە لە ئاوەکە جیای بێتەوە؟ ئەڵێی نەخێر واتە گیراوە. ڕۆ بکەین بەناو ڕەحەتی و کاغەزی پاڵاوتندا هیچ نیشتویەک لێرا نامێنێتەوە واتە تواوە و توێنەرەکە هەردووکیان بە کاغەزی پاڵاوتنەکەدا تێپەڕەبن. ئەی ئەگەر تێکەڵی ناچوونیەک بۆ نە تۆ ماست و ئاوت تێکەڵ کردووە باشە. ئەگەر دایبنی بۆ ماوەیەکی زۆر وتم بەشێکی زۆری چی لێت؟ ئەنیشێت. بەشە نیشتەکە ناوی چی بوو؟
گیرساوە ئەو بەشەی کە نانیشتە هەرەمێنێتەوە بە لێڵی ناوی چیە مڵە ئەگەر تۆ سوتفە هات شڵەقانیشتەوە جارێکی تر هەردووکیانی شڵەقاندەوە یعنی مڵەکە و گیرساوەکە تێکەڵ کردەوە جارێکی تر ئەبێتەوە بە تێکەڵێک بە تێکەڵی بیکەیتە ئەم ڕەحەتی و کاغەزی پاڵاوتنەوە چی ڕوو ئەدات بەشە مڵەکەی دێتە خوارێ ئەو بەشەی کەوتم ئەگیرسێتەوە تیرەکەی لە 1000 نانۆمەتر زیاترە ئەو بەشە نایەتە خوارێ بە کاغەزی پاڵاوتنەکەدا تێپەڕ نابێت بەهۆی چیەوە بەهۆی گەورەی تەنۆکەکانی ئەو تەنۆکەیە گەورەیە ناتوانێت بە ناو کونی لە وردەکانی کاغەزی پاڵاوتنەکەدا تێپەڕێت بەڵام نانۆمەتر بچووکترە کەمترە خۆی بچووکی تەنۆکەکە ئەتوانێت بە ناو چیا تێپەڕێت بە ناو کونی لە وردەکانی کاغەزی پاڵاوتنەکەدا تێپەڕێت و دێتە خوارەکاتی لە کاتی پاڵاوتندا مڵ بە کاغەزی پاڵاوتنە تێپەڕێت تەنۆکە مڵەکە لە ئاوکەجان بەڵام گیرساو تێناپەڕێت و لە کاغەزی پاڵاوتندا ئەمێنێتەوە لە بەشەکانی تری ژیراوەکە جیابێتەوە ئەمە لە بریتی و لە جیاوازی لە چیە لە پاڵاوتنە ئەچینە سەر جیاوازیەکی تر لە تێپەڕبوونی ڕووناکی تێپەڕبوونی ڕووناکی هەوا چییە هەوا چییە گیراوێ ئەو هەوای چواردەوری تۆ ئێستا گیراوێ ئیتر ئۆکسجین و نایترۆجین بە شێوەیەکی چوونێک بڵاو بوونەتەوە ئەگەر تۆ لە ڕۆژێکی سایەقەی ساماڵە فەرموو لە ڕۆژێکی سایەقەی ساماڵە شەو بە تایبەتی ئەڕۆیتە دەرێ بە سایارە لەگەڵ کەس و کاتتا بە جادەیەکتا ئەڕۆیت سارێ بەرەو ڕوو دێت لایەتی داگرستانەوە بە تایبەتی ئەگەر لایەتەکەی فول بێ وانە کە بەرەو ڕوو دێت لایەتی سارەکەی بەرامبەرت بە چیا دێ بۆ چاوی تۆ بە ناو چیا تێپەڕە بە ناو چیا تێپەڕە هەوا چییە گیراوێ سەیەکی ڕووناکیەکەیە بۆ چاوی یەکسەر چاوت لابێت بۆ چونکە هەموو ڕووناکی سارەکەی بەرامبەر بە تەواوی هێزەوە دێ بۆ چاوی تۆ بە تەواوەتی ئاراستەی ڕووی لە چاوی تۆیە چاوی تۆ تەواوی ڕووناکیەکەی بەرەکەوێت و بێهێز دەکات چاو لابێت وانە بێتاقەت دەکات ئەی باشە واتە یعنی چی لەمە چی تێگەیشتی ڕووناکی بە گیراوەدا بە تەواوەتی تێپەڕە بێ بە ئاراستەکەی خۆی بە بێلادان بە تەواوی هێزەوە هێزەکەی خۆشی وەکو گوڕ وەکو هێزی تیشک وەکو ڕووناکی لە دەست نادات ئەی ئەگەر لە شەوێکی تەماویدا لە زستاندا زۆر جار سوتفەی کردووە لە شەوێکی دوای کۆتایی زستان و سەرەتای بەهار کە دنیا زۆرە بێ بە تەم لە شەوێکی تەماویدا ئەوانشتان هەموو دەستی داهاتوو بە دارتان شۆخشانێن سوتفەی کرد بێت سارە بەرە ڕووت هاتووە فول لایەتی داگرستانەوە پلاجکتۆرەکانی خواردەوەی داگرستانەوە شواری داگرستانەوە وانە بەرەو ڕووی چاوی تۆیت تۆ بە خاڵتان نایە سیرەکەی وازانی گڵۆپێکی سفرە کزە داگرستاوە بۆ ئەو ڕووناکیە پێشەوەی بگاتە چاوی تۆ ئەو کاتە ئەوە هەوا نییە تەمەکە هەوا نییە تەم ناوەندێکی چییە مڵ پێک دەهێنێت دەنگکۆڵەکانی شێ بە ناو هەوادا بڵاو بوونەتەوە نەنیشتووە وەکو ئاو بنیشێ ببێ بە باران بنیشێ نە دەنگکۆڵە شیەکان بە هەوادا بڵاو بوونەتەوە ئەو دەنگکۆڵە شێیانێک لە بینی چاوی تۆ و لایەتی سارەکەی ترا لایەتی سارەکەی تر کە دێ بۆ چاوی تۆ پێشەوەی بگاتە چاوی تۆ بەر چیەکەوێت بە دەنگکۆڵە شیەکانەکەوێت لە هەوادا ئەو دەنگکۆڵە شێ چی لە ڕووناکیەکە ئاکات ئەی شوێنێتەوە بڵاوێکاتەوە بەم لا بەو لادا و ناگا بە چاوی تۆ بە تەواوەتی بە ئاراستەیەکی ڕێک بۆ چاوی تۆ نایە بۆیە لە شەوێکی تەم و مژاویدا ئەبینیت ڕووناکی بەهێزترین ڕووناکی چۆنە لاوازە لەبەرەوە ڕووناکی بە ناوەندی مڵدا بڕوات چی لێ دێت پەرتە بێت کتێبەکاڵێ پەرتە بێت یعنی چی یعنی لە ئاراستەکەی خۆی لا ئەدات ئەم لادانە ئەوەی کە دایهێنا زاناکە بە ناوی خۆ ناوی تینداڵ بوو
تاقیکردنەوەکە ناو لە تاقیکردنەوەی تینداڵ دیاردەی تینداڵ چییە؟ پەرتبوونی ڕووناکی کاتێ بەرتەنۆکەی مڵ دەکەوێت. ئەوەش دەرسی داهاتوو هەمووی بە تاقیکردن و بە داتاشۆ لە پۆلێکی تر ئەبینن باس دەکەین. ئەی گیرساو ئەو بەشە خەستۆی کە بە چاو ئەیبینینی شت ئەو ڕووناکی بەرکەوێت. ئەویش ڕووناکیەکە پەرتەکە بەڵام ڕووناکیەکە تەواو تێ ناپەڕێت دەستە بە ناوەندی وڵات تێپەڕێت ئەگات یعنی بڵاوە بێتەوە ئەڕوە ئەو ناوەندا بڕێت بەڵام گیرساو نایەلێت تێپەڕ بێت نایەڵێت بەڵکو ڕایەگرێ وەکو وایە چۆن لای تێبەی لەو دیوارە ڕایەگرێ ئەمیش هەر پەرتکردندا بەڵام پەرتکردنەکەی ناوەندە مڵەکە پێڵین پەرتکردنی ڕووناکی بە شێوەی دیاردەی تینداڵ ئاوای پێڵین بەس پەرتکردنەکەی گیرساو هەرڵێن ڕووناکی پەرتەکە جا پەرتکردنەکە لەوانەیە زۆر بێت لەوانەیە کەمێ ببینرێت ئەویش هەمووی دەرسی داهاتوو بە داتاشۆکە پیشانێت ئەم کە ئەمە تا چەند پێوترێت پەرتکردن ئەمە بریتی بوو لە چی تێپەڕبوونی ڕووناکی. ڕەوشتێکی تر کە لە هەمویان گرنگترە کۆتا ڕەوشتە لەسەر گیرا و مڵ و گیرساو چییە؟ ئەڵێ بۆنە شەکرم کردوتە ئاو باشە ئاو پێش ئەوەی خوێەکە یا شەکرەکەی تێکەی ئاوی خاوێن پلەی کوڵانی چەنە؟ سەد وانە ئەوە هەموو لە زانستا بیستوتانە ئەوە لە بەندی سیا باستیەکەین کاتێک شەکرەکەیتە ئاو یا خوێەکەیتە ئاو شەکراوەکە پلەی کوڵانی سەد نییە پلەی کوڵانی بەرز دەبێتەوە پلەی بەستنیشی دابێت با بڵین شەکراوەکە پلەی کوڵانی 102 ئایا کام بەشەی ئەگەر کەوچی یەکەمی لێ وەربگریت ئەم بەشە پلەی کوڵانەکەی چەندە شەکراوەکە 102 ئەگەر ئەم بەشەی لێ وەربگریت هەر 100 ئەگەر ئەم بەشەی لێ وەربگریت یعنی هەر بەشێکی گیراوەکە هەمان ڕەوشتی چی هەموو گیراوەکە یعنی هەر بەشێکی وەربگری ئەمە بێت هەر هەموو یەک ڕەوشتیە هەر هەمیان پلەی کوڵانیان چەنە 102 پلەی بەستنیان بۆ چەنە ناقص 4 هەمویان هەمان ڕەوشتیان هەیە کەواتە هەر بەشێکی گیراوە هەمان ڕەوشتی چی هەموو گیراوەکە ئەلێ بەشەکانی گیراوەکە ڕەوشتەکانیان چوون یەکەم ئەوە مەبەستەکە بەس من یەک ڕەوشتم باس کرد باسی پلەی چیم کرد کوڵان بەڵام لە مڵ و گیرساودا نەخێت بۆ منە ناوەندێکی مڵت هەیە ئایا زۆر جا تۆ لە بازار چووی لە مارکێتێک دەبەیەکی دۆ کڕیوە هەفتەیەک نەجوڵێنراوە لە بەردەم دوکانەکە دانراوە چۆن ئەو دۆیە بینی لە دەبەکە زۆربەی زۆری نیشتووە لە ئەڵێ تۆزدە بەشی سەرەوەی چۆنە ڕوون ئایا ڕوونەکەی سەر و هەمی وەکو یەکە ئەوەی لە بنکەوە نزیکە زیاتر لێڵە ئەوەی لە سەری سەرەوەیە زۆر ڕوونە جا ئەوەی سەرەوەی کە زۆر ڕوونە یعنی مادەی مڵی چی کەمتیایە ئەوەی بەشی خوارەوەی یعنی ڕێژەکانیان چۆنە جیاوازە لە کاڵین ڕێژەکانیان جیاوازە پێکهاتەکانیان جیاوازە ڕەوشتەکانیشیان جیاوازە کەواتە هەر بەشێک لە مڵ یا لە گیرسا وەربگری لەگەڵ بەشەکانی تری تێکەڵەکە ڕەوشتی چۆنیان هەیە جیاوازیان هەیە ئەمە بریتی بوو لە ڕەوشتەکانی مڵ و گیرسا و لەگەڵ گیراوە هەر هەمووی بە شێوەی جیاکاری بۆ باس کردیت و لە مەلزەمەکەش بۆم کردی بە خاڵ و ئاخر شتیش کە پێویستە بیزانی مڵ دۆخەکەی پێی ئەوترێت چی دۆخی پەرت ئاوەکەش کە مادەکە بە ناوخۆیان پەرتەکان بە ئاوەکەش ئەوترێت ناوەندێکی پەرت کرد ئەوانی ترکە ماوە دەستی داهاتوو ئینشەڵڵا تەواویەکەین